بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ورزان خشيستانم راغبي أصفهاني لكتابي الذريعة إلى مكارم الشريعة لبابي دوم باسي عقل وعلم ونطق أو يربط بوانا وبباسك يكم نعمة لنعمة كان لدواي عقل كبوي باس كردين نعمتي نطق بو كإنسان قسأكات برأسي نعمتي شي قورية دواتر نعمتي مدحي خلقي وباس كردين كإنسان لناو خلق بجوان سيري أكن بجميل لي أروانا كأمن نعمتي شي زور قورية سباسي شي زور قورية بويا لدواي أمر راستوخو باسي سباسك باسي شكرك شونك إنسان كخوا عقلي دايا تواني بنطق زمان عقلك يدرب بريو خلقي دواتر خواي قورا لناو خلقا جواني كرد عيبكاني شاردوا يتسر أوي تشون سباسي أم نعمتا نبكا بويا بابك بالتايبة باسي شكر من بوكا أفرمي الشكر هو تصور المنعم عليه النعمة وإظهارها. أفرمي شكر بريتيا لويك أو كسيك نعمتي بسر تصوري نعمتك بكات كهي خويني خوا بيداو ودري شبخا كان نعمتك در أخا أو الدزياتر سباس بزاري رب العالمين يكردوا. قيل وتوانا شكر أصلكي كشر يعني درخستن بيتواني كفر يعني شاردنوا كشر يعني درخستن وتوانا الشكر بمعنى درخستني نعمة كان إخوة جل جلاله. هنديكش فرميانا الأصل وشي شكر لشكر وهاتوا شكر بمعنى شيت بمعنى بر مثلا عربت أنا عين شكرة يعني تشاويكي بر لم كلمة وهاتوا بويك إنسان كشكري خواك يعني شكرك أكا بر نعمة كان. أفرمي شكر أقل لي بسيجورة شكرك لشكر كان هندي أنا فرمي لم روك الشكر زور برو أو أنا وتوانا لحمديش بقوة ترى لحمديش بهيس ترى شكا حمد بريتي ناقي يعني كالي سباسي خواكم بلام الله شكري خواكم ببري شكري خواك. أفرمي شكر سيبشا إنسان بدل شكرك بزمان أيكا وبهمو جوارح وكان وكرده وكان أيكا لك الحمد أمد جوازيكي بقوته لبين الشكر وحمده لحمد حمد الرؤيك ولا شكر جورتره للرؤيك ترى والشكر لحمد جورتره حمد لسر شاكه وخرافة أكره مثلا كسيك أجر نخوش الله حالة سبحان الله الحمد لله وتلسر خرافة أكره شكر بحمد سواس جزاري خوا درب بر بس ناتواني والله الشكر لله شكر شكر تنها لسر إحسان وشاكه أكره ويش خوا يقول القرآن كباسي دايكو باوك كذا فرمي أن شكر لي ولوالديك شكر لدايكو باوك توقعي هيج خرابة يبوتو ناكره همو أويك إيكن برامبرت حتى أجر آزار أدن هندجار لم نالكيان أدن هول أدن نقال همو إلا بيناوي دروزبوني كمروفا ولا دروزبوني كساتي أو كسايا بويا شكر بكاره يعني إنك حمد لبرامبر يعني شكر زور قوري لو روك حمد تنها بزمان أكره بلام شكر بدل أكره بزمانش أكره بكرده وكانش أكره شون أفرمي دي شكر بزمان هو الثناء على المنعم أو الثناء خوابكي ثناء أو كسبكي كنعمتك كيف يبخشيوي. أفرمي هو بالقلب هو تصور النعمة مجرد تصوري أو كأكيد نعمتك خواب السرتوية. أفرمي أما بدل ما دام زانيت أما نعمته للا يخواب بوتهاتو أكات صباصك بزمان أوي كدري أبري بوخوا جل جلاله بكردوش أوي أم كردوانا لشويني أو نعمتا بكاربيني واتا مثلا خوا جل جلاله مثلا زماني بيداوي ليش منع كرديكم الله جناه كيدكم الله فضائل جيب جاكي أفرمي أم شتانك لشويني خويا دائني
ئەکاتە ئەوەی سوپاسی خوات کردبێ بە جەواریحەکانت، بە دەست، بە قاچت، بە دڵت. دڵ پڕە لە کردەوە، دڵ پڕە لە ئەعمالەکانی دڵ لە جێ خۆیان ئینسان دائەنێ و جێبەجێیەکە. ئەفەرمێ بە ئەعتیبارێکی تر سەیری شکر کەین. شکر سێ بەشە. ئینسان جاری وایە شکر ئەکا بۆ شتێک لە خۆی بەرزترە، شکر ئەکا بۆ خۆی خواردتر، شکر ئەکا بۆ هاوتای خۆی. ئەوەی کە بۆ هاوتای خۆی پێوتێ مکافەئە، ئەوەی بۆ بەرزترە پێوتێ ثەنا و حەمد، ئەوەی بۆ خواردتر لە خۆیەتی پێوترێ ستایشێک و با بڵێن بەخششکردنی خوارەوە. ئینسان جاری وا هەیە کەسێک مەسەن لە خۆی نزمترە کارێکی جوانی لەگەڵ ئەمە ئەکات، ئەم لە بەرامبەرە مەسەلەن هەدیەکی ئەداتێ، دیارێکی ئەداتێ زیاتر لەوەی خۆی. بۆیە ئەفەرمێ سبحان الله یەکێک لە ناوەکانی خوا جەل جەلالوه شەکوور. خوا بە عەزەمەتی خۆی بەرامبەر ئەم عەبدە زەعیفە زەلیلە گونەهبارە خەجاڵەتبارە شکرەکە. والله ئینسان بیر لەم سیفەتەی خوا ئەکاتەوە شەرمێکی زۆر گەورە دایەگرێ. آخر تۆ چیت کردەوە بۆ ڕەب العالەمین؟ ڕەب العالەمین سوپاسک. جارێ عەبدایەتێکی زۆر سادە ئەکەی خوا جەل جەلالوه سوپاسی ئەم عەبدەی خۆی ئەکا لەسەرەوە عەبدایەتی. ئەفەرمێ یەکێک لە بەغای بەنی ئیسرائیل هات هەندێک با بڵێن ئاوی لەناو پێڵاوەکەی خۆیان دا بە سەیەک، فەشەکەڕ الله له، خوا شکری کرد. ئەفەرمێ ئەم شکرەی خۆیان یعنی خوا عەفوی کرد، خوا بەزەیی بەسەرا باران. سوپاسی ئەم خوا عەزیمە بە گەورەی خۆی سوپاسی ئەم عەبدە زەعیف و زەلیلە ئەکە. بۆیە ئەفەرمێ وقد وصف الله تعالى نفسه بالشكر لصالح عباده. عبد الصالح كان خوا شكريانك، شكري عبديش بو خوا أويا نعمتكاني خوا بزانه وجوارحكاني بزانه لكوا بكارهن. أفرمي وتوانا مسألة فرمويانا علماء يكون وتوانا توكو حارس واي بسر شي بسر أم نعمتان لشويني خوا بكاريان بن. يعني تو كأنما حرس وشاوديري أكي دس کاری خۆی جێبەجێکە، قاچ کاری خۆی جێبەجێکە، دڵ کاری خۆی جێبەجێکە، داوێن کاری خۆی جێبەجێکە، لوت، چاو، گوێ، هەموو نیعمەتەکان هەر یەکەیان کە ئەنەما تۆ حارسی بەسەریانەوە لە شوێنی خۆیانە جێبەجێکەی، چونکە شکری خوا جەل جەلالوه ئەکەی. ئەفەرمێ مەسەلەی شکری منعیم ئەو کەسەی شتێکت ئەداتێت تۆ سوپاسی ئەکەی، وا نەزانی هەر بە دین ئەمە واجبە لەسەر تۆ، وەڵا هەر بە عەقڵ، چونکە پیاوێکی عەقڵانی گەورەیە. ئەفەرمێ بە عەقڵ واجبە لەسەرت کە شکرانە بژێر بی، ئەگەر دینیش نەبی، مجەڕەدی عەقڵ هاواری ئەمەت لێ ئەکا. ئەفەرمێ هەر چۆن شەرعیش ئەمرێ پێ ئەکا بەوەی کە تۆ سوپاسگوزار بی. دەی لەناو سوپاسەکانە گەورەترین و واجبترین سوپاس لەسەرمان ئەوەی ئینسان سوپاسی خوا بکات جەل جەلالوه. ئێمە لەبین یەکە ئەگەر سوپاسی یەکترکەین بە تەبیعەتی حاڵ ئەبێتە مای فەزیلەت بۆمان، ئەی لەگەڵ خوایە جەل جەلالوه ئەبێت چەند گەورە بێ. يعني ئێمە لە بینی خۆمان ئەگەر کەسێک چەند جارێ پیاوەتی لەگەڵا بکەین نەیە بە دەممانەوە یان پێی نەزانێ، ئێمە بە سپڵە سەیری ئەکەین بە بچووک ئەگەر لەگەڵ خوایە ئینسان شکر نەکا ئەبێت چی لێبێ. ئەوە ئێمە لە یەکتر قبوڵ ناکەین سوپاسی یەکتر نەکەین، ئەی لەگەڵ خوامانە ئەبێت چۆن سوپاسکەین. بۆیە ئەفەرمێ لا يشكر الله بل لم يشكر الناس. ئەگەر سوپاسان لە بین یەکە لەگەڵ یەکترە نەکەین لەگەڵ خواشان نایکە. ئینسان ئەبێ زۆر ئاگەی لە سوپاسەکانی بێ لەگەڵ خوایە جەل جەلالوه، وەکو ئەم فەرمایشتە ئەفەرمێ ئوشکر لمن ئەنعەم عەلەیک، سوپاسی ئەو کەسە کە نیعمەتی بەسەرا باراندووی، وأنعم على من شكرك. وأو كسي کە سوپاسی کە لایە کە نیعمەتی ئەوەی بەسەرا باراندووی جارێ ئەوە تۆ سوپاسی کە لەسەر ئەوەی کە نیعمەتی داوی، سوپاسی کە لەسەر ئەوەی نیعمەتی شکری پێداوی کە توانیوتە شکری بکەی. ولما فرمویانە هەرچی نیعمەتی خوا پێی داوی ئەگەر شکری کەی پاداشتت داوە. بۆ نمونە ڕۆژێک لە ڕۆژان دەستی خۆتە بینی ئەڵێ خوایە سوپاس بۆ تۆ فڵان کەس دەستی نییە من دەست پێداوم، بەڵام مەسەلەی نیعمەت خۆی شکر خۆی بە هیچ شێوازە ناتوانانی سوپاسی کەی. بۆ ئەتەوێ بڵێ خوایە سوپاس بۆ تۆ کە سوپاسم کردی، ئەویش دانەیەکی ترێ، سوپاسێکی ترێ، ئەویش دانەیەکی ترێ. بۆیە فەرمویانە كل نعمة يمكن شكرها، هەموو نعمەتێک ئەکرێ ئینسان شکری کە إلا نعمة الله تعالى فإن شكر نعمته نعمة. باشە مجرد شکر کردن لەسەر نعمەتەکە شکرەکە دانەیە تری ئەوی تریش دانە. ئەفەرمێ فيحتاج العبد أن يشكر الثاني كشكره الأول والثالث والرابع. بەدوای یەکە ئیتر بنی نایە تۆ هەرە بێ سوپاس کەی.
چونکە خودی ئەم دڵی کە ئەترافی کرد بەخوا، خودی ئەم زمانەی کە هاواری کرد و سوپاسی کرد، ئەم کردەوانە کە سوپاسیان کرد، ئەمەش خۆی بۆ خۆی جارێکی تر سوپاسی ئەوێ. أفرمي موسى عليه السلام لما قال هاتوا اللهم أمرتني بالشكر على نعمتك أخوة أمر بيكردون بويك شكري نعمتك أنكم وشكري إياك نعمة من نعمك كل الشكر كشم كشكري توكم إيش نعمتك لنعمتك أنا من شبكم حموي نعمة هذا بيصباسكم. شاعر قتويتي إذا كان شكري نعمة الله إذا كان شكري نعمة الله نعمة علي له في مثلها يجب الشكر، فكيف بلوغ الشكر إلا بفضله وإن طالت الأيام واتصل العمر. فرميتي أو شكريك أي كم ونعمتك أن إخوة هر خوي شكرك النعمة بسرمه أيج واجب شكريكم دي إثر من لكي أتوانا من شكري خوابكم بقما مرتبة أخيري شكر باتشنك روجغارا كانم دريج بيتو باتشنك يج عمر مدور دريج فريا وناكم تنها شكرك. فرميانا غاية شكر الله تعالى الاعتراف بالعجز. أما الزهر كوري للضلا اعتراف كي بلاوازي خوت ودا صلاتي خو أو أكات شكري حقيقي دي قد بدن أو فرماشتاني بيغمبر صلى الله عليه وآله وسلم كباسي ضعف إنسانك برامبر بخوا أجري زوزو قوري وتني بونمونا مثلا تقول لدواي نان خواردنو علي الحمد لله الذي أطعمني من غير حول مني ولا قوة. سواز وأخويا كان نعمتي خواردني دابا من أم نعمة جواني دامي ببيه توانا ودا صلاتي من سبحان الله أمر رتبة زور برزكاته شكو اعترافك بعجز حتى زياتر اعترافك بعجز زياتر رحمتي خواه بسرت دابر وقورتر أبي بويا أفرمي كي أجيت أخير بلا لمسألة شكرك كاعترافي طاوكي بعجزي خد حتى زياتر اعترافك بلاوازي خد لبرانبر نعمتك كان هر نعمته بي إنسان سبحان الله حزك نعمتك كان باتا بناي خوي ئێستا گەرێوە مەسەن یەکێکمان کاسبێکی باش بێ کاتێککە باسی کاسبێکە ئەکا هەمیشە باسی خۆیەکە ئەڵێ چووم ئەوەم کڕی چووم ئاوام کرد چووم بەو شێوازەم کرد هەموو ئەداتە پەنای خۆی طبعی ئینسان ئەوەیە حەزەکە بیداتە پەنای خۆی دەی لە حاڵێکە ئەبێت تەواوی عەجز هەبێ هەموو نعمەتەکان بدەیتەوە لای خوا ئەولادی پێداوی بیدەرەوە لای ڕەب العالەمین لەش ساغی پێداوی بیدەرەوە لای ئەو ڕزقی حەڵاڵی دای بیدەرە لای ئەو هەر شتێک لنعمة كان خوي بيداوي خو يعني ما زور كات هز درجنا كان بنعمتي خو ما قر كسي خوي لي بسندته وإنجا دركك إنجا أزانة شحالك هي كاتك أخي وهل أصير بنشاطك جورو إسراحتك زورو بيركر وقر خود نبيتشيد لي حال أبي تشون بتشن بريشان ودان إشي أجري دريا وليته وياك أي أبي هم زماني كداندنا إشاوة تشسباسي رب العالمين أبي بويا أفرمي بلو نهايتي شكر أويا طواو بدل اعترافي عجزي خوت كيتو أم نعمته هيج نسبة نديت بناي خوتو هم بديت بناي خوا جل جلاله وإن تعدوا نعمة الله لا تحصوها بخوا نعمتك كان إخوا لجمارنا يعني إنسان بيناجمر. أفرمي أجر زوري جوردي كيتوا همو أو نارحتيانش كأن بيني همو أو بلاياني كأن بيني أوانش خوان بخوان نعمة همو أويك خواجة لجاوب إنساني أدا يا أيدا بسر إنسان كان بحسابش كريبا بلية وزحمة ونارحتي هل همو يبقى نعمة لسر حسابك كريبا ويهندي للصالحين فرميانا يا من منعه عطاء أي أو خدايك قرتنا ويشتكان لإيما خوي بو خوي عطاي خوايا وبلاء نعمة همو بلايك أو نعمة بسر مانو. طبعا كلمة صالحة قوران الزور قوري هر شتێ خوا لە تۆی منع کرد ئەوە بەخشندەیی خوایە بەسەرت هەر چی پێ نەدای لە ژیانە و هەر شتێک کە بەڵاو موسیبەتە یەتەڕێت نیعمەتە و لێت ئەسەنێتەوە لە بەڵاکان با بڵێن هەموو شێویش نیعمەتە و نیعەمە. بۆیە خوا لە قورئانە فەرمێ وەقەلیل من عیبادی الشەکوور زۆر کە من ئەوانەی شەکوورن و سوپاسوگوزاری خوا ئەکەن چونکە شکر ئەوەندە گەورەیە لە ئاستێکی ئەوەندە باڵایە ئینسان حتى أبي همو أو نعمتان أو بلايان كيان بينه همو بجواني ببينه كاري خوا همو بجوان ببينه لنا بيغمبرانا عليهم الصلاة والسلام القرآن بيرسا تنها خوا باسي دوكسي كدو كسفاز جزارون لنا بيغمبرانيش عليهم الصلاة والسلام كون راغي وفرم أفرم باسي إبراهيم كردو عليه السلام
فرموویەتی لە ئیبراهیمە شاکرا لأنعمه ئەو نعمەتانەی پێماندا بۆ سوپاسی کرد. بۆ نوحیش فرموویەتی إنه كان عبدا شكورا. ئەفەرمێ تەنها بۆ ئەم دوانە لە قورئانی پیرۆزە باسی کردو کە سوپاسگوزاری حەقیقی بوون، چونکە ئەوەندە پلەکە بەرزە، ئەبێ ناڕەحەتیەکانیش بە جوانی ببینی، زەحمەتیەکان بە جەماڵ ببینی، بەڵاکان بە نیعمەت ببینی. هەمیشە عولەما لە باسی سەبر و شوکرا وتویانە کامیان گەورەتر. دەیار سەدان کتێب نووسراوە لەسەر ئایا شکر گەورەتر لە سەبر یا سەبر گەورەتر لە شکر. چونکە ئینسان لەبینی ئەم دوو شتەیە، یا سوپاسی خواکە یا ئارامەگری. فرموویەتی لە فەرمایشتێکە الصبر نصف الإيمان، نیوەی ئیمانە سەبر، ئەوەنە گەورەیە. هەندێک لە ئەهلی متەسەویفە فەرموویانە الشکر أفضل من الصبر، شکر زۆر گەورەتر لە سەبر. بۆ فإن الصبر حبس النفس عن مسالمة البلاء. فەرموویانە سەبر چییە؟ تۆ بەڵاکە هاتوو ئارام ئەگری، ڕازی بە بەڵاکە، باشە خۆت ئەگری لە بەرامبەر بەڵاکە. بەڵام شکر لا تلتفت إلى البلاء، تۆ لە کاتی شکراس لا ناکەیتەوە لە بەڵاکە، بەڵکو بە جوانی ئەبینی. بل يراه من النعمة، وهاستەکەی بەشێکە لە نیعمەتە جوانەکان. دەی هەر کەسێ سەبر ئەگرێ زەحمەتیەکانی خۆی و قورسەکانی دڵی خۆی وەستاندووە، بەس ئەوەی کە شکر ئەکات دڵی خۆشە لە بەرامبەر ئەو بەڵایی کە بەسەری هاتووە. ئەم دوانش زۆریان فەرقە. سەبر ئەوەیە کە کارێکی هەڵەت نەکردووە کاتێ موسیبەتەکە هاتووە بەسەرە، خۆت گرتووە، بەڵام شکر کاری باشەت کردو، سوژدەت بردو، سوپاست کردو. ئەوەندە شکر گەورەیە لە کاتی بەڵا، لە کاتی موسیبەتە. دەی شکر جوانیەکانی خوا جەل جەلاوە دەرەخی. دەی ئەو کەسێک کە واز لە قەبیحێک ئەهێنێ لەگەڵ ئەو کەسێک کردەوەیکی چاکەکە زۆر جیاواز. ئەمیان کە سەبر ئەگرێ زیادە ڕەوی ناکە لە حەدی خۆی، ئارام ئەگرێ، بەس ئەویان نا سوژدە ئەبا لە پێناوی خوا کاتێک کە بەڵای دێ بەسەر. ئەفەرمێ ئەگەر باسی فەضیلەتی سەبرکەین، ئەگەر بین دیراسە بکەین لە قورئانی پیرۆزە، بزانین چۆن خوای گەورە مقابلەی شکری کردووە لەگەڵ سەبرایتە بۆمان دەرەکەوێت کامیان گەورەیە، سەبر گەورەترە یا شکر. ئەفەرمێ سبحان الله لە قورئانی پیرۆزە خوای گەورە کاتێک کە باسی مەسئلەی شکر ئەکا، ئەفەرمێ وەسەنەجزی الشاکرین. ئێمە رب العالمین ئەفەرمێ ئێمە پاداشتی ئەو کەسانە ئەدەینەوە کە شکرانە بژێریەکەن، ئێمە پاداشتیان ئەدەینەوە. یعنی کێ پاداشتیان دە؟ خوددا. لە کاتی سەبرا ئەفەرمێ إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. ئەفەرمێ لە سەبرا فەرمێتی یوفا فاعلەکەی دیار نییە، بینامەجهولە، فەرمێتی پاداشتیان ئەدرێتەوە، کەچی لێرە ئەڵێ پاداشتیان ئەدەمەوە. لێرە ئیزهاری خۆی کردووە، لەوێ ئیزهاری نەکردووە، کاوە شکر گەورەتر. اینجا لە بەرامبەر شکرا، لە بەرامبەر سەبرا ئەجری بەکارهێناوە. ئەجر ئەفەرمێ إنما يوفى الصابرون أجرهم، نەیوتوە جەزاءهم، بەڵام لەو لاوتوی سەنەجزی الشاکرین. ئەجر ئینسان ئیشێک ئەکات و ئەجرەکەی ئەدەیت، بەڵام مەرج نییە بتوانی سوپاسی کارەکەی بکەی یان تەواوی پاداشتی کارەکەی بدەیت. بۆیە ئەفەرمێ ئەبەما بۆمان دەرەکەوێت کە شکر گەورەتر بێت، چونکە خوا لە شکر ئەفەرمێ سەنەجزی الشاکرین، ئێمە پاداشتیان ئەدەینەوە، کەچی لەو لە سەبرا ئەڵێ ئەجریان ئەدەینەوە. ئەجریان ئەدەینەوە زۆر جیاوازە لەوەی کە لە بەرامبەرە پاداشتیان ئەکەین. پاداشتەکە تحديد نییە و دیاری نییە، ڕاستە سەبرەکەش فەرموویەتی بغەیری حیساب. بەڵام لە مەسئلەی ئەما کە خۆی دەرخستووە رب العالمین، ئیزهاری خۆی کردووە و جەزای باز کردووە، ئەجری باز نەکردووە، ئەفەرمێمە فەزیلەتی شکر ئەگەین. حتى فەرمێ لە ئایەتێکی ترە بەڕاستەخۆ وتوێتی سەیەجزی الله الشاکرین، هەر ناویشی هێناوە الله جەل جەلاوه ئەو سوپاسگوزار یان باڵێن پاداشتی شکرا شاکرەکان ئەکاتەوانەی شاکرەک. ئەفەرمێ دەیتر لەمەوە بزانە کە چ مولاتەفەیەکی گەورە هەیە لە مەسئلەی شکرە کە گەورەترە لە سەبر. ئینسان ڕاستە سەبر ئەگرێ، ئارام ئەگرێ لەسەر موسیبەتەکان، بەس لە شکرە پلەکەی زۆر بەرزە بێتەوە. ئەفەرمێ لە پێغەمبەرانیش عەلەیهیم السەڵات وەسەلام خوای گەورە کە باسی کردن و فەرموویەتی کل من الصابرین، هەموویان ئارامگر بوون، بەڵام دوانیانی باس کردووە کە شاکر بن لەناو هەموویانە، بەڵام بۆ هەر هەموویان وشەی سەبری بەکارهێناوە لە قورئانی پیرۆزە.
يان بعام بو إيمان داران فرمي إن في ذلك لآيات لكل صبار شكور باشا همو أمانك ومال آيات بوكي هرشي صبارة هرشي شكورة باشا كابو صبار بتنها كخصوية بيشوا اعتبارك واتا إنسان بصبر دس بيا كان نتيجة كانت الشكر بويا السالكي الرقاي خواناسي سرتای کارەکانی لە سەبر دەست پێ بکات زۆر ئارام ئەگرێ لەسەر موسیبەتەکان ئارام لەسەر چاکە و خراپە ینی سەبر لەسەر مەکارێ سەبر لەسەر مەحاسن ئینسان تۆ دەست نوێژێ ئەگری و نوێژێ ئەەکەیت و آخر دووبارە ئەەکەیتەوە هەموو ڕۆژێ خۆ ئەمە سەبریە سەبر لەسەر جوانی ئەی لەسەر ناڕەحەتی عینەن سەبریە ئەبێ سەبر گری لەسەر ئەویش بەڵام لە دوای ئەم پلەیە ئینسان ئەگاتە پلەیەکی تر کە پلەکە زۆر زۆر گەورەیە ئەویش پلەی شکر هەموو ئەوانەی کە خوا جەل جەلالوه لەسەر زەویە ئەعمالی ئەوە ئەم عەبدە بە جوانی ئەبینێ بە نیعمەتی ئەبینێ سوپاسگوزاری ڕەب العالەمینی لەسەر ئەکە بۆیە ئەوێ ڕەغیب پێمان بڵێ شکر پلەیەکی زۆر گەورەیە ئینسانێک کە کەماڵی عەقڵی هەیە و کەماڵی نوتقی هەیە خوا حسنی ناوی لە ناو خەڵکە بڵاو کردوێتەوە ئەبێ زۆر سوپاسگوزار بێ کار لەوە تەجاوزی کردووە سابیر بێ ئەبێ بگاتە پلەیەکی دوای سەبر کە شکر کە بەڕاستی ئینسان لە شکرە فەزیلەتێکی زۆر گەورەی دەسەکەوێ لە هیچ نیعمەتێکی ترە ئەوە دەسی ناکە هیچ نیعمەتێک نییە ئەگەر بێت و شکری لەسەر کرد پاداشتی نەدابێتەوە بەڵام شکر لەسەر شکر پێتاو نابێ حتا دنیایە بۆی ئینسانی ئیماندار ئەبێ زۆر جوان چاو بکاتەوە نیعمەتەکانی خوا زۆر نیعمە ظاهرە و باتینە یعنی تەسەوور کە نیعمەتە باتینەکان زۆر گەورەترن لە نیعمەتە ظاهرەکە یەکێ لە نیعمەتە باتینەکان دەرسی پێش و باسمان کردەوە کە ذیکری حەسەنت هەیە و خەڵک بە باش باس دەکەن ئەوە یەکێکە لە نیعمەتەکان بەڵام دیقەت بدە ئەو هەموو نیعمە ظاهریەت هەیە و چ نیعمێکی باتینیت هەیە ڕەحمەتی خوا لە ئیبن القەیم بێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ باسی نیعمە باتینەکانی ئینسانەکە ئەفەرمێ بیرکەرەوە ئەم ئینسانە چەند خەسڵەتی جوانی تێیە خوا تایە دروست کرد یعنی بێنە خەسڵەتەکان بژمێرە لە ئینسانە بۆ نمونە ئەسیدق ڕازگۆیی خەسڵەتێکی زۆر بەقووەتە لە ئینسانە کە باسمان کرد وەرە سەیری ئەم سیدقە بکە کە لە ئینسان چەند محبی سیدقە چەند محبی عیلمە باشە ئینسان هەموو شتێکی بە عیلمە ئەگە لە ناخا ڕقی لە عیلم بۆیەچی قەت نەئەتوانی فێر چۆن ئەم ئینسانانە موئانەسە ئەکەن لەگەڵ یەکترا چۆن موداراتەکەن چۆن فێرە بن لەگەڵ یەکترا مامەڵەکەن کرۆ هەمووی نیعمەتن جاری وایە کەسێک لەگەڵ کەسێکە ناتەبایە دوای ئەبێتە تەبا الأرواح جنود مجندة ڕۆحەکان ئەگەنە یەکتر و ئاشنا بن بە یەکتر جاری وایە خوا چۆن سەلیقەت ئەداتێ جاری وایە ئافرەتێک یان گەنجێک سەرەتای زەواجیان کە دەست پێ ئەکەن تەجاریبێکی کەم لە ژیانە هەیەن بەڵام وردە تەجروبە پێیا ئەکەن وای لێ ئەبنە عیملاقێک لە تەجروبەیە کەسانێکی زۆر گەورە تەجروبەیەکی زۆر گەورە لە ژیانە و ئەمانە هەموو سوپاسی ناوێ بۆ ئەم هەموو فێربوونە سوپاسی ناوێ ئەم هەموو جوانیە کۆتا قسم لە خزمەتانە دۆستێک کە وەفاتی کردو خوا عەفیکە زۆر وەزعی اقتصادی لە ئاستێکی زۆر باڵایە دۆستێکی تر کە خۆی لەو مەجلیسە لەگەڵا بوو بۆی گێڕامەوە وتی وەڵای ئەم پیاوە تووشی نەخۆشیێک هات ئەم بەشەی خوارەوەی لیدانی هەر هەمویان هێنایە دەرەوە هەر نەما بوو ئیتر ئەو بە بۆڕی شتی و ئاجار بە شتێکی ئەخوارد و هەر شتێکی تر بە حاڵەوە بووە تەواو بۆ پێ نەئەخورە چکە جوینی نەما بوو ئەی بەڵام مژینی هەرما بوو ئەیتوانی شتێک بمژێ وردە بە قەسەب شتێ بیخۆ ئەو جارێک لە مەطعمێک دانیشتم لە ئەردن ئەو ئاوە دیقەتمانەدا ئەو پیاوێکی کرێکەر هاتبوو ئەو ئاوە تیکێ ئاوە لێ کردەوە ئەی خوارد ئەو ئەمیش لەم بەرەوە ئاوە سەیرێک وتی کوێ بگرن جەماعەت خۆی ئێسەیەوە هەمووتان ئیمکانیەتان زۆر باشە جاوی بە چ حاڵێکیش تێ ئەگەیشتی چکە سەوتیشی تێکچوو زمانیەوە بوو قورس بوو ئەیوتی وەڵاهی بۆ هەر نەک ئەوەی کە بڵێن ژەمێک بۆ یەک جار یەک تیکە بخەمە ناودەم تەواوی کەم 40 دەفتەرەدا بۆ یەکدان بەس یەک جار ئەو تەوان ئیمکانیەتی زۆر بەخۆت بوو ئەیوتمان ئەی ژەمێک و ئەوانە وتی تر حیساب بکەن
چەند تیکە ئەخۆم ئەوە نەچل دەفتەری ئەدەم بەس لە پێناوی تیکەیەکە کە بتوانم بە ئیسراحەت وەکو ئەو کرێکارە قوربەسەری لێ دانیشتووە ئەو من بتوانم وەکو بە ئیسراحەت بیخۆم دەتۆ بیر کردمە قەت بیرمان لەم حاڕەڕە نەکردوێتەوە کە چ نیعمەتێکی گەورەیە دەی ئەبێ ئێمە لەناو چ نیعمەتێکی گەورە ئەی هاوار ئەبێ ئەو لەحظەیە کە سەر ئەخەیتە جێگە بە ئیسراحەت ئەخەوی چ لە نیعمەتێکی گەورە ئەو لەحظەی خەبەرت ئەبێتەوە لە چ نیعمەتێکی گەورە ئەی چەند کەسمان هەیە ناترسێ نا ئەزانن ترس چ نەکبەتێکی گەورەیە کە تووشی ئینسانە دڵت ئارامە لە ماڵی خۆتە هەڵئەسی بە ئیسراحەت دەستنوێژێ ئەگری کەس ئاگای لێ نییە ڕوت کردوتە ڕەب العالەمین دانیشتووە بۆ ئەمان هەمووی نیعمەت نین بۆ مناڵەکانت کە ئاوا ئەبینی یەکەیەک هەمووی نیعەمی خوانین بۆ براکانت ئەبینی خوشەکانت ئەبینی خێزان و هاوسەر یەکتر ئەبین هەمووی نیعەمە ئەزان نیعەمی بینین چەند گەورەیە ئەگەر کەسێک مناڵەکەی خۆی هەر نەبینی بێ ئەبێت چەندێ بدا بۆی مناڵەکەی ببینی یەکجار ئەگەر کەسێک بۆنی نەبێ بۆن ئەگەر دایکێک قەت بۆنی مناڵەکەی خۆی نەکردبێ ئەبێت چەندێ بدا تا بۆنی مناڵەکەی کە ئێمە هەموو نیعمەتەی خوا جەل جەلاوە بەسەرمان ئەی بۆ شتێکی تر نەڵێن وەکو ئیبن القەیم ئەفەرمێ بۆ نیعمەتی ستری خوا سێر ناکەی کە تۆی شاردوتە ئەڵێ وەرە بەس بیرکەرەوە ئەگەر عیبی ئینسان لەسەر نێوچەوانی بووە هەر هەڵەیەکی بکردایە و دەرکەوتایە بۆ خەڵکی یعنی ئەمە لەنا نیعمەیەکی زۆر گەورەن ئێوەشە شکری خوا جەل جەلاوە چۆنەکەی بە چ شێوە لەسەر کامیان ئەیکەی بۆی ئینسان یەکێک لە گەورەترین ذکرەکان لە ئینسان کە ئەیکا بریتێ لە حەمد الحەمد لله الشکر لله زۆر کەلیمەیەکی گەورەیە بۆیە حتا ئەتوانی لەو کاتانێکەوە مەجالێکت هەیە دەرفەتێکت هەیە زۆر سوپاسی ڕەب العالەمین کە عەجزی خۆت دەرخە هەر نیعمەتێ لە نیعمەتەکان بیرت کەوتەوە بەسەرتەوە خوای بەخوا ئەمە هی من نییە ئەمە فەزلی تۆیە ئەمە گەوری ئەمە جوانی تۆیە بەسەرمەوە من کەی شایانی ئەمە بووم بچووکی خۆت ئیزهاری زەعفی خۆت بەرامبەر بەخوا ئەکاتەوەی کە دڵت سوپاسی کردبێت زمانت هاوارەکە سوپاسی کردووە هەموو کردەوە چاکانیشە سوپاسی کردووە خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە پەروەردگارە هاوار بۆ لای تۆ ئەهێنین دڵێکمان بدەرێ شاکیر بێ خوایە نیعمەتی زۆرە پێداوین خەجاڵەتی خۆمان کە بەهی خۆمانمان زانی بێ یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت ئەو نیعمەتانەی کە پێت داوین یا ئیلاهی بۆمان تەواوکە لێمان مەگرەرەوە اللهم كما أنعمت علينا فزد وأتمم وبارك وتكرم علينا يا إلهي داوای عفو لێ ئەکەین کە غافڵ بوو بین لە نیعمەتێ لە نیعمەتەکە بەخوا پەروەردگارە هەرچی نیعمەتەکان بژمێرین ناتوانین ئەژماریان بکەین چ جای بتوانین سوپاسیان بکەین ئێمە زمانمان عاجزە یا ئیلاهی لە ژماردنیان ئەی چۆن عاجز نابێ لە سوپاسکردنیان دەیا ئیلاهی هاوارمان بۆ لای تۆ هێناوە لەم زەمەنی غەفڵەتا هوشیارمان کەرەوە دڵمان ڕێک کەرەوە ساغمان کەرەوە قبولمان کە لای خۆت یا رب العالمین قبولمان کە لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین خوایە داوات لێ ئەکەین بەڕەحمەتی خۆت و بەزەی خۆت عەفومان کە بەخوا گوناهی زۆرمان کرد خەجاڵەتین یا ئیلاهی عەفومان کە بەزەیی بەسەرمانە ببارێنە لێمان خۆش بە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و زیادەڕەویمان کرد لە حەقی تۆ یا عەفومان کە گوناهێ لەمەوە پێش کردومانە عەفومان کە گوناهێ لەمەوە دوا ئەیکەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە یا ئیلاهی بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە دڵمان ئارام کە ماڵمان ئارام کە ژیانمان پڕ ئارامی کە گۆڕەکانمان پڕ ئارامی کە لە ساحەی مەحشەر و لە کاتی زیندووبوونەوە یا ئیلاهی ئاراممان کە لە بەهەشتەکەی خۆتە ئاراممان کە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە بەخوا پەروەردگارە ئەگەر چی ئێمە شایستە نەبین بەڵام بە دڵ خۆشەویستی تۆمان هەیە بە دڵ خۆشەویستی محەممەد الموستەفامان عەلەیهی السەڵات وەسەلام هەیە دەیا ئیلاهی ئەگەر چی ژیانمان هەمووی ڕەش بوو لە گوناهەکانە بەڵام پەروەردگارە هاوار بۆ لای تۆ هێنین بە حوبی دڵمان بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە قبولمان کە لای خۆت سەرپەرشتیمان کە مەمان دەرە دەستی خۆمان یا رب العالمین خوایە مەمان دەرە دەستی خۆمان یا ئەکرەم الئەکرەمین
بۆ چرکە سات ئێمەمان دەرەدەستی خۆمان یا رب العالمین. خوای داوا لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بە کەڕەمی خۆت سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم. یەک ناومان لە خزمەتیا بێنە خوای یەک ناومان لە خزمەتیا بێنە. ئیلاهی داوا لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بە کەڕەمی خۆت دەرگاکانی خێر بەسەرمان ناکەرەوە. خوای دەرگاکانی خێر بەسەرمان ناکەرەوە، ئیخلاسمان پێ عەتاکە، دڵمان ساکەرەوە بۆ خۆت، لە ڕیا بمان پارێزە یا رب العالمین، لە تەکەببر بمان پارێزە یا ئەکرەم الئەکرەمین. خوای دەرسەکانمان لێ قبوڵکە یا رب العالمین، بمان گێڕە لەو عەبدانەی کە تۆ لێیان ڕازی ئەبی یا رب العالمین. خوای بمان گێڕە لەو عەبدانەی کە خۆت لێیان ڕازی ئەبی. خوای بمان گێڕە لەو عەبدانەی پەروەردگارە کە خۆت هەڵیان ئەبژێری یا رب العالمین. خوای گیان داوا لێ ئەکەین ئێمە هەرچی بکەین ناگەنە پلەی شکری تۆ یا ئیلاهی تۆ خۆت بەرزمان کردەوە، تۆ خۆت ماگەنە پلە بەرزەکان. ئیلاهی ئێمە لە زەمانێکین شەیاطینەکانی ئینس و جین دەورەیان داوین، شەهەواتی خۆمان گیرۆدەی کردوین. وەخوا پەروەردگارە زۆر بێکەس و بێنازین، کەس نییە دەستمان بگرێ. یا ئیلاهی پیاوە گەورەکان لە ناومانە وردە باریان کردووە. یا ئیلاهی هانامان تەنها تۆی، تەنها کەلامی تۆیە، تەنها قورئانەکەی تۆیە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بەرزمان کەرەوە، پلەکانمان پێ ببڕە یا رب العالمین، بمان گەنە بە لیقای خۆت یا ئەکرەم الئەکرەمین. آمين آمين والحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قرر لقناهي مني شوي أجبوري وخالي من قبلك يا ربي.